لەگەڵ یەکەم کارکتەری ئاینی حاجی کاروان حاجی جان بەخێر بێت. ئەو کەسەی کە تۆ ئەیهێنی بۆ ئێرە یعنی تقریبا لێرە هەڵێتەکێنی ئەوەی لە ژێر بەڕێیەکەیتە سەر بەڕە. ئیسلام یەک بانگە، یەک قورئانە، یەک پێغەمبەرە، یەک ئایدیایە، یەک بیرکردنەوەی ئەم هەموو لق و پۆپ و هینەی بۆ لێ بۆتەوە. بەش بە حاڵی خۆم هەمان ڕێی جەنابەتم هەیە. چاکە بکەو بیدە بەدەم ئاوە، بەڵام چاکەکانی ئێوە ئەیەن بەدەم تەلەڤیزۆنەوەی زۆر تەبیعیە. چۆرە مەیخانەیەکەوە زۆر ئاساییە. بۆچی بانخوازەکانی ئێوە کە خوتبە ئەیەن هاوارەکەن. ئەسڵ وایە قسەکەی جەنابتە، منیش دەگەڵام قورئانیش وایە پێشمەرگەیەکی نوێژ نەکەر بێ و کەسێکیشان داعشێکی نوێژکەر بێ، کامیان پیاو چاکە بێگومان ئەو باشترە. بەشەوەندیە کویکردنەوە لەگەڵ داعشە. موقفی تۆک و حاجی کاروان چێ بێ؟ کچەکەت 9 ساڵە، دەتوانی بێی بەشۆ. ئەزان چێدەی تۆڵێ ئەی لەوەنی ئایشە خوای ڕازی بێشێت. چەندین کچ هەڕەشەی خۆسووتان و کوشتنیان لێ کردوم ئەگەر زاوجیان لەگەڵ نەکرد. با خودت من چیش مەزە بەم ڕسمە بێتاقەت نابێت. جەنابەت وەجێکی ئەلامی ڕسمم لەگەڵ ناگرم. چیت هەیە لەسەر عاشق؟ من خۆم دڵداریەکەم حالێ. حاجی کاروان بینراوە لە مەزبەحێکی تێکەڵە. پشتم ژانێ کرد چون بۆ دکتۆر دێوتی بۆ مەسبەح. گەورەترین گوناحی خۆت چییە؟ نالم لێم مەکە و پرسیار ئەیکەم جواب دەم. ئەگەر ببی بە سەرۆکی هەرێم یەکەم ئیشە چییە ببی؟ جۆی شەیتان کڕ بێ. هەڕەشە و لێکراوە لای من طبیعیە بەخوا ئێستاهاتم بەبێ دەمانچ. 8 ملیۆن مەعاش بە حەڵاڵ ئەزانی لە شعورتانیە ڕۆژە لە ڕۆژان هەڵگەڕیتەوە. من ئەمین نیم بەڵام ناشترسم لەخۆ. حەزی لە دەنگخۆشیەوە بزانم. گۆرانی بەس بۆ خێزانم ماڵێ. لە خێزانەکەشە دەستنوێژ ناشکێ. دەستنوێژ بە چێشکێ وەگەر لە ئاسمان فرێتە خوێرەوە.